چەند خێزان تەیە؟ من یەکەمەوە یەکت هەیە؟ هەرێوە ئەگەر ڕێک بکەوی دەکەیت و ناوەڵ لۆ ناکەیت بڵێن سونەتەوە. ژنەکەم ژنە لێ ناکەمە دوو باشە ئەوانەی کە دەیکەنە دوو ژنەکانیان ژن نییە؟ ناشەر نییە هەیە چاران هەیە مەغڕوو لە هەیە ژنی خراپە هەیە ژنی بەڵام دەڵێن سونەتە. وەڵی سونەتەوە خوا لە قورئانی نووسیتی. باش ئێستا ڕێی تو مەرگرت کەسانێکن لە ئێستادا بۆ نمونە ژنی دووەم بۆ خۆیان دێنن بە پارەی خۆیان دێنن و ڕەنگە ژنی یەکەمیشانی کێشەیەکی نەبێ بەڵام دەڵێن لەبەرەوەی سونەتە ئێمە سونەتی خوا پێغەمبەر جێبەجێ دەکەین بەڵام دەبینین خەڵکانێک هانەوە کردیە دوو ژن نابی بیکاتێ و نازانم چ خەڵکانێک هەن قەرار لەسەرەوە پرۆسەیە دەدەن بەڕای جەنابەت وەکو کەسێکی دنیا دیتە گونجاوە ینی قسەکردن لەسەر هەموو شتێک. وەڵی قەزیە دوو ژنی و سێ ژنی و چار ژنی ئەوە جەبری نییە جەبری نییە ژن هەیە مەسەلەن بخۆی لە خۆی تێک دەدا پیاوی شەیە چار ئانەیە مەغڕوولە لە خۆی تێک دەدا چۆن لە خۆی تێک دەدا ژن هەیە مەسەلەن بەوەی ڕازی نییە دەبینی مێردەکەی فەقیرە بەنانەکەی کەم ڕازی نییە کەم نییە یعنی حەزی چاو لێکەریە ئەمن ئێستا لە خۆم دەژیم لە بن کراسی خۆم دەژیم تەمەشای کابراایکی ناکەم سارژینیە یان کابراایکی سایرەکی ئاخیر مۆدیلەیە تەمەشاوی ناکەم تەمەشای خۆم دەکەم لە خۆم نزتم تەمەشا دەکەم دەتانم بژیم بەس پیا هەیە بە عقلی خۆی فکر ناکاتەوە بە دوو دلی خۆی دەکەوی بە دوو دلیشکەوی کابرا تەعاان زەرەر دەکات پەشیمان دەبتەوە ئەت پێستا خێزان هەیە وەنیە ئەگەر لەگەلی مرتاحبی لۆ ژنی دەینی ژنی دووەم دەینن مرتاحنین ئێشی ئێستا پیا هەیە سارژینینە لەوەی ناوەشێتەوە سارژینی بینی دوی بەڕلا کردیا یەکی بەخێو دەکەم تێدەگەی پاش ماوەش کە ڕزیل دەوی هەر چارژن فڕیاندا من برادرمەیە جیرانمەیە ئاغا بوو چارژنیە بوو دوایش لە من قادرمەی کەت بوو بەخوای خزمەتشیان نەدەکرد چوومەکن کوڕەکەی هەموو قەلبی خۆی کوڕەکەی گوتوێت لە کنەم دانیشە گوتم هاتیمە سەر لە بابت دەم وەڵی چارژنیشیە بوو 56 خاوەنی 56 گوندیش بوو ئەو دوایە ڕەزیل بوو ژنەکانش هەموو بەزیانیش بوو 56 گوندی هەبوو چار ژنی هەبوو منداڵیشی هەبوو لەبەر قاندرمەی کەت لە من قادرمەی کەت بوو وەڵڵا ئاری بەخوا ئێستا ناو کەشی دەزانم بەس ئەوەی ناکەم گوتت لی ناوەشێتەوە ژنینانی دووەم و سێم و چوارم بە لێوەشانەوەیە قەزیەوە لێوەشانەوە نییە قەزیە هەیە ژنی نەخۆشە ژنەکە بەخۆی ڕێدەدا هەیە پیام نەخۆشە ژنەکە مەردە پێ ڕازیە خزمەتی دەکاتە مردنێ هەر ژنیش هەیە بەوەی ڕازی نییە دەبینی مێردەکەین هەتا دەیهینی جاحێ لە ئیش دەکا وەچی کەت پشتی تێدەکات یان دەست لە پشتی منداڵەکان دەدا بابیان فڕێددەن بە برای خۆم بلێم ژنیش هەیە عینەن دەبینی ینی بە هەموو هەوڵ دەدا لەگەڵ مێردەکەی فەقیرە و ئاگای لێە و بە هەموو شتێکی ڕازیە بە کەم و زۆر ڕازیە و زۆر ژن هەیە ئەمن ئافرەتم دیتە ینی لە دنیای ها دیارە دەبینی ئافرەت بە برای خۆم بلێم یعنی بەخۆی لە هیچی کەم نییە بە زۆی لێری ئاخری دەست لە پشتی منداڵەکان دەدا بابەکەی فڕێت دەدا منداڵەکان لە بابی خۆی دەکات منداڵەکان لە بابی خۆیان دەکەن دەگەی باش ئەدی قسەت مامەجان قسەت چێ لەسەرەوەی کە هەندێک کەس هەن ژن بەدزی دەهێنن کە چیشنەکانی خۆشیان هیچ کێشەیەکیان نییە بەدزی دەهێنن لە کۆتایی دەکا ئاشکرا دەبێت کێشەیەکی گەورە دروست دەبێت ژنی یەکە میلیە جیاواز دەبێتەوە دومیشی جیاواز دەبێتەوە وەڵی ئالان کا قاسم سەر چاوم وەڵی قەزیە حکومەت یعنی قانون هەیە قانونەیە دەتانی محاسبەی بکە بەس کابرا دەبینی دەستی دەڕوا ئاغەیە هەبوونە قانون سی لەگەناکە پیاوەکی فەقیرش دەبینی ژنەکەی خراپە بەجێ ڕایلی نییە لە قسەی دەردەچی بەوەندەی ڕازی نییە کە دەهینی دەچی دەیگرن دەکاتە دوو ژن دەچی دەیگرن و محاسبەی دەکەن